مزگەوتی خانەقا یەکێک لە مزگەوتە کۆنەکانی شاری هەولێر کەوتۆتە ناوەندی شارەکە و نزیک قەڵای هەولێرە. وشەی خانەقا واتە شوێنێکە بۆ سۆفیگەری و بۆ عیبادەت و فێرکاری و ژیانێکی ڕۆحانی. ئەم شوێنە زۆر جار وەک مزگەوت و قوتابخانەی ئاینی بەکار هاتووە. بسم الله الرحمن الرحيم. إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر. پێشەشی بە خێراتتان دەکەم وە لەسەر داوایگۆ ئەو وەڵامی ئەو سوالەتان دەدەمەوە کە دەربارەی ئەو مزگەفتە ناوی مزگەفتی خانەقایە وە لە دایرەی ئەوقاف مسجلە التەکیە الخالدیە فی ئەربیل. ئەو مزگەفتە بەو معلوماتی کە ئەمە هەیتمان لە ساڵی 1220 هیجری کە دەکاتن 1805 لۆ 1806 میلادی دروست کرایە لەلایەن باپیری هەرە گەورەمان کە ناوی مەلا هیدایەتوڵای هەولێری بووە. مەلا هیدایەتوڵای هەولێری یان مەلا هیدایەتوڵای ئەربیلی. طبعا ئەو مزگەفتە مباشرەتەن بە ئیشرافی مەولانە مەلا خالیدی نەقشەبەندی کرایە. مەولانە خالید یەک لەو شێخانەیە کە شەیخی طریقەی نەقشەبەندی بووە و مجەدیدی طریقەی نەقشەبەندی پێی دەڵێن لەو زمانەی. لە هەولێرێکە تورک کە ڕۆیشتی لە ساڵی 1920 هیچ بینایەک لە خوارێ نەبووە. یەک ئەو قەیسەریە ئەوە ئێستا مایە دوکان بەس ئەو مزگەفتە هەبووە لەگەر ئەو مزگەفتە پێشی عوسمانیەکان بڕۆن ئێرە مزگەوت بووە. ئەمە تاریخی کولیە نازانم 200 بەس کۆنترین مزگەفت ئەمەیە لەگە ئەوەی ئێرانە کە لێ خوارێ. ئەو دووە ئێرە هەمووی قەبرستان بووەوە هەمووی قەبرستان بووە. ئەو مزگەفتە دوای هەولێر شارێکی کۆنا 6,000 ساڵە تاریخە هەتا ئێستاکە. ئاشوریەکان کە نەمان عوسمانیەکانی 370 ساڵ حکمی بیلالی عەرەبیان کرد 1920 ئاخری جوندی عوسمانیەکان نەما ڕۆی کە شەریعی ئیجازی هەستا بە سەورا لە سعودیا دەکا باپیری فەیسەلیەکە. ئەوە کە ئەو بیلالی عەرەبی ڕزگار کرد بە هەمووی عێراقیش پێوە کۆتایی بە دەوڵەتی عوسمانی هات. ئەو مزگەفتە لە 200 ساڵ زیاترە هیچ بینا نەبوو. ئەو مزگەفتە هەبوو لەگە ئەوەی ئێرانەوە لەچێ خوارێ هیچ مزگەفتێکی تر نەبووە. دوای ئەو مزگەفتە لێرەیە قەبرێکوا لەوێ کابرایەکی هندی بینات ئەو مزگەفتی گەورە قەبرەکەشی وا لە ناو دیواری مزگەفتەکەیە. کاچکۆ من 25 ساڵە لێکوانە کار دەکەم لە بازاڕی. مێژوەکەی ئەو مزگەفتەی دەگەڕێتەوە لەو مێژوەکی کەون. ئیشەکانیان باشە الحەمدولیلا مێژوەکەشی کۆنە دەکرێتەوە مزگەفت. کارەکانیشیان نێژی نیوەڕۆ و عەسر و مەغریب و عیشای لێ دەکرێت. لەو گەشتیاریش باشە الحەمدولیلا. گەشتیارەکان دێن سەردانیەکان دەکەن کارمەندەکانیش باشن الحەمدولیلا. بەس مێژوەکەی کۆنە ئەوەندەیە الحەمدولیلا. گرنجەکی باشی هەیە لەبەرەوەی کاتەکانی باش هەروەچی خۆی فەرزەکان نێژی لێ دەکرێتن و بە برای خۆم برێم زیاتر دەرکەی پشتەوە دەکرێتەوە باشترە لەبەرەوەی ها قەڵەباڵغی دروست دەبی لەبەر شوێنەکەی و دوکانەکانیش لەوانیش باشە بەروبوومی شێروە باشتر لۆ دوکانەکانیش ئەوەیە. مزگەوتی خانەقا شێوازێکی بیناسازی و کۆنە و شوێنێکی ئارامی و ڕۆحانی بووە بۆ زیکر و خواپەرستی. ئەم مزگەوتە پەیوەندێکی بەهێزی هەیە بۆ مێژووی ئاینی و کەلتوری شاری هەولێر و بەشێکە لە ناسنامەی مێژووی شاری هەولێر و شاهێدە لەسەر ژیانی ڕۆحانی کۆن لە کوردستان. مێژووی دروستبوونی ئەم مزگەوتە نزیکەی بۆ 200 ساڵ بەر لە ئێستا دەگەڕێتەوە. لە سەرەتادا وەک قوتابخانەیەکی سۆفی دروستکرا نەک تەنها بۆ نوێش بەڵکو بۆ زیکر و عیبادەت و فێرکاری ئاینی و پەروەردەی ئاینیشی تێدا ئەنجام دەدرا. خانەقا شوێنێک بۆ سۆفیەکان. ئەم شوێنە زۆر جار مرکزی ڕۆحانی کۆمەڵایەتی بووە. زۆر کێشەی کۆمەڵایەتی تێدا چارەسەر کراوە.
پاشی کە ئەو مزگەفتە دروستکرایە لە سەنەفەقەی باپی گەورەی خۆبان کار وەکو گوتمان مەلا هیدایەت الله ئیتر هەر خۆی ئیشرافی ئەو مزگەفتەی هەر لە بندستی خۆمان بووە مەلا هیدایەت کوڕەکی هەبووە ناوی محەممەد سەعید بووە ئەوە لە باپیرە گەورەمانەوە وابزانم برایەکی هەبووە ئەمری خوای کردیا بەڵام لەسەر ئەو هیچ نەوەیەکی نییە مەلا هیدایەت کە گوتمان کوڕەکی هەبووە شێخ محەممەد سەعید ئەوی 6 کوڕی هەبووە هەرە گەورەیان شێخ عەبدوڕەحمان بووە کە ئێستا لێرە شادرایتەوە دوایە شێخ ئەسعەد بووە کاوچوتە تورکیا کە ئێستا لەوێ پێدێن ئەسعەد ئەربیل ناوەکی زۆری هەیە دوایە شێخ محەممەد نەجیب بووە دوای شێخ عەبدوسەمەد بووە دوای شێخ شاکر بووە پاشانی شێخ ئەمین بووە ئەو 6 کوڕا هەمویان عالیم بووینە هەمویانیش لەسەر تەریقەی دینی ڕۆیشتینە بەڵام لەبەرەوەی هەمویان عالیم و ئەوەی بوونە پەرد بووینە هەندێک کەتینە بەغدایە کە کەتینە بەغدایە لەوێ بەیانی گوتە بێتە شێخ ئێستا حزبەکانی لە بەغدایە پێیان دەرێن بێتە شێخ هەندێکیان کەتینە تورکیا پێیان دەرێن ئەربیل بەو نەوعی پەرد بووینە بەڵام ئەمە خۆمان زۆر بە فەخرەوە دەرێم تانیتمان ئیستیمرار بکەین کە لێرە ببینێنەوە طبعا لۆ ئیدارەی ئێرە پاشی شێخ محەممەد سەعیدی کە گوتمان هەرە کوڕە گەورەکەی شێخ عەبدوڕەحمان بووە ئەویش قەدرێک ئیدارەی ئێرەی کردیە پاشەوی ئیدارەکەی هاتیتە دەست شێخ مەلا یەحیای کوڕی بەنسبەت نێژەکان نارێم نێژەکان بە مەزووتی پێز فەرزا ئیمام و ئیمامی هەیە هەموو نێژەکانی دەکرد لۆ غودبەی لێ دەکرێت هەموو شتەکانی بە مەزووتیە هیچ مشکلەی نییە وەڵڵاهی زۆر پێویستە لەبەرەوەی ئێستا تو ئێرە پایتەختە ئێرە هەر خەرکەچی بێ دەیبێت ئەو نافوری دێت ئەو نافوری لەوانەیە عەزی لێ بێ لەو مزگەفتە نێژکە لەبەر و مزگەفتە چ کۆنا زۆر کۆنا عەزی لێ بێ لەو مزگەفتە نێژەجی بکە سەیدەکەم مزگەفتە چ کۆنا پێویستە زۆر الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله شێوەی بیناسازیەکەی دروست کراوە لە بەردی خۆماڵی و دیوارەکانی وە قەڵا بنیادنراوە شوێنی نوێشکردن و ژووری تایبەت بۆ زیکرکردن جیاوازن شێوازەکە سادەیە بەڵام هەستێکی ڕوحانی بەهێزی هەیە ئەمەش تایبەتمەندی زۆربەی خانەقا کۆنەکانە شوێن و گرنگی ئەم مزگەوتە کەوتۆتە ناوچە کۆنەکانی شاری هەولێر نزیک قەڵای هەولێر ئەمەش وا دەکات بەشێک بێت لە ناسنامەی مێژووی شار و پەیوەندی ڕاستە و خۆی هەیە بە ژیانی ڕۆژانەی خەڵک. مزگەوتی خانەقا لە ئێستادا چەند جارێک نۆژەن کراوەتەوە وەک شوێنێکی مێژووی ئاینی لە شاری هەولێر ناسراوە و سەرچاوەیەکی گرنگە بۆ گەشتیاران و توێژینەوەی مێژووی. هەتا 200 دەڕوە هەتا 200 سای دەڕوە 180 200 تقریبا ئەوەندە دەبی قەدیمترین مزگەفتە لێرە مزگەفتی خانەقایش مەشهورە
مزگەفتی خانەقایە بە مزگەفتی حازی لەقلەقی مەشهورە یعنی شکۆلەوانی خۆمان گوتی مزگەفتی خانەقایە گەورەترین مزگەفتە و کەونترین مزگەفتە گەورەترین جێ مزگەفتە لەسەر ڕووی عەرزی لە پاشی مەکە و مەدینەی گەورەترین و پیرۆزترین و هەر مزگەفت ماری خوایە و نییە کو گرنگترین نیە جێ عیبادەتە جێ تەقوایە جێ خواپەرستیە جێ مسلمانی هەموو کۆ دەکاتەوە لە مزگەفتی هەموو زۆر 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 گەورە مهمە دەبی زۆر بە گەورە تەمەشا بکەین بود زۆر ڕێزشی لێ بگرین و زۆر خزمەتی بکەین 49 تا 50 سال پێش ئێستا خەڵکانێک بەسەر ئەمری خوای دەکرد لە قەڵاتە یان لە مەحەلە عارەبان یان لە خانەقای یان لە تەیراوەی کە ئەمری خوای دەکرد بە دەف و عەلەم دەیانهێنا خوارێ واتە بە زکر دەف و عەلەمیان لێدا دەیانهێنا خوارێ زۆربەی جار لەو مزگەفتەی پێشنێژیان لەسەر دەکرد دەیان بردە ئەو قەبرستانی ئێرە قەبرستانی شێخەڵا و قەبرستانی سراغی ئەو دوو قەبرستانە کۆنترین قەبرستانن لەناو شاری هەولێر وەکو تەیراوە وەکو خانەقا وەکو مەحەلە عارەب وەکو تەعجیل ئەو دوو قەبرستانە ئێستاش مێژووی تێدا قەبری تێدا 200-300 ساڵ پێش ئێستا 400 ساڵ پێش ئێستا لە مێژووەکان پێش ئێرە ئەو لای مەخفەر بووە پێش مەخفەری پێشەوەی ئەوە بیتە مەخفەر ئێرە دار فرۆش بووە داریان دەفرۆش عەسیر و دار و شتیوە تا دێتە ئێرە فڕنێ چتەماتی چی لێ بوو داهاتێ خوارێ چایەخانەی قادر کۆی بوو بابی سەلام کۆیی جێ مەتعەم بابە قەڵای هەتا دێتە چایەخانەی مەچکۆی ئەو سنوورە هەمووی ئامانەی تێیا بوو مەسە ئەو کاتە ئامانە بەدەپرسیە تا خەتی شۆڕژ ئازادی ئیشی دەکرد زیاتر هیچ جێکە نەبوو مەلا یەحیاش 5 کوڕی هەبووە بە یەکیان بابی من بووە ناوی شێخ مەزهەر شێخ محەممەد مەزهەر شێخ ئیبراهیم شێخ حیسام شێخ فازیل شێخ یوسف ئەویش ئیدارە ئێرەی کردیە قەدەرەشی خۆی کە وەفاتی کردیە ئەو شێخ مەزهەر ئیدارە ئێرەی کردە پاشی شێخ مەزهەری ئیدارەکە کەیتە دەست محەممەد سایبی برام کە ئێستا الحەمدوللا لە حەیاتە بەڵام لە هەمان کات ئێرە هەر ماڵە مامەکانیشم لێرە بووینە مەسەلەن مالی مامم شێخ شاکری کە لێرە دایمەن دیوەخانەیان هەبووە ئەویش 3 کوڕی هەبووە شێخ جەمیل و شێخ ڕەوف و شێخ سابر شێخ سابر دیسان کەیتە تورکیای لەوێش هەر پێدەنێن سابر ئەربیل ئیتر ئەوها بووە و طبعاً عائلەی هەموو خوێندەوارن هەموو یا محامینە یا دکتۆرن یا مهندسن و شاعریشمان لە ناوە مەسەن یەک لەوانە شاعیر ئەگەر ناوبانگتان بیستبی نووری و دیوانیشی هەیە کە شێخ زەلال لە ناوی حتا ئەگەر بچن قەبرەکەی لێرە نووسایەوە شاعیرێکی هەم دینی بووە هەم کورتپەروەر بووە حتا لە قەبرەکەی نووسایە دەلێ بۆست لەوێنم غەم ئەباری تێ بفکرە زۆر بەورد ترسەکەم بمرم نەبینم سەربەخۆیی قەومی کورد ئەوزا من لێرەوە دەڵێم بەخوای ئەو نەیدیت بە زۆر دەتەسێمە مەش نەبینین ئینشاءڵڵا دەبینین ئینشاءڵڵا ئەوە تاریخی مزگەفتەکەیە بەێ و ئێستا تەبعاً لەبەرەوەی کە کاک محەممەد زروفەکی خاصی هەبوو لە تەولێتەکەی تەنازولی کرد تۆ کوڕە گەورەکەی هۆزان ئەویش محامیە الحەمدوللا ئیشەکەی زۆر بە جوانی بەڕێوە دەبووە الحەمدوللا ئەو مزگەفتەی تەنیشتیشمان هەر عایلی ئەو مزگەفتەیە کە گوتم ئی شێخ ئەسعەدیە وەختی خۆی لەوە شێخ ئەسعەدی کرایە ئەو مزگەفتە جەماعەتێکی چێ بناویان کاک محەممەد جەماعەتێک لە بۆیان دروست کرد و ئەویش لەوێن دەرێ شێخ محەممەدی کوڕی کە پێی دەڵێن شێخە ڕەشکە قەبرەکەی لەوێن دەرێ و قازی هەولێرێ بوو لەو قەدرەکو لەگە کوڕەکانی خۆشی لەوێ شادراینەوە شێخ عومەر و شێخ مزەفەر و شێخ حوسێن و لەگەنەوە چی زۆر گەنجیان کە کوڕی خوشیمە و بە حادسەی تڕۆمبێری ئەمری خوای کرد ئەویش لەوێن دەرێ ناوی سالارە باپیرم شێخی هەیەش تەبعاً قازی کۆیە بووە قەدەرەک وە قازی هەولێر ئاکرێژ بوو هەروەکو ئەم بزانم بەخوای دەبی کاک حاجی لە ساڵی 1970ەکان بی 1970 نهایەتی 1970ەکان و وەختەشیش ئەوەی لێرە من بەعزە مستەمسەکاتمان دیتیتەوە ئەوقافی هەولێری عالی ئەوقافی کۆیە بووە حتا معاشی کۆیە دەهاتە ئێرە لێرەوە بابم تۆزیعی دەکرد ئەوجا تەبعاً پاشی بابم لێرکانە چەند عالیمی فازل هاتن لێرە بوون لە مەلای خانەقایە لێک لەوان مەلا قادری کونە گورجی بوو پاشی مەلا قادری مەلایەکی ئاکرەیمان هات مەلا سەعید پاش مەلا سەعیدی مەلا شەریف هات مەلا شەریفی زۆر بە ناوبانگە ئەگە ناوبانگتان بستبی دوایە مەلا مستەفای بێلینگان هات دوایە مەلا محەممەد هات پاشەوی مەلا عەبدوڕەحمان هات ئێستاش دووسێ مەلای باشمان هەیە وەکو مەلا ئەحمەد و هەر مەلا عەبدوڕەحمان و ئیتر الحەمدوللا دەتوانین ئیدارەکەی ببینە سەر و
و دیوانە خانەکەشمان کرایتەوە لە هەر میێوانەچی بەڵام بە تایبەت ئەمن و کاک محەممەد و شێخ فەتحی ئامۆزام کە برای شێخ زەلالێ بەدایم دێ لێرە و برادری وەکو کاک نووری کاک حاجی محێدینی دێتە لامان و کاکە بەداخەوە ئەو مزگەفتە کەرستەی بینایەکەی ئەگەر دیتبتان وەکو مزگەفتە کەونەکانی تورکایە ئەمن لەوێن دەرێ بە خۆم دیتیتم بەلام بەداخەوە ئەمە ئەو مزگەفتە پارەی کەتە دەست ئەمەش نەمانویست ئەو پارەیە بفەوتێ و تایبەتی کاک محەممەد سایبی برام حەریز بوو لەسەوەی قەراریاندا کە دووبارە ئەو مزگەفتەی نوێ بکەنەوە ئەو جە ڕووخاندمان لە ساڵی 1961 بەو نەوەی بیناکرایتەوە 1961 1950 ئەوزا دوزنەک دانرا و ئیسرافیان کرد و بەو نەوەی دروستیان کردەوە بەس بەداخەوە غەڵەتێکی گەورە بوو کرا بینای کەونی خۆی زۆر جوان و تراسی بوو لە قۆدی عینی ئەو مزگەفتە هەیە ئەمن دیتیتم بەلێ ڕێزێگای تەدریز بوو حتا وەکو هەم ئەوانەی بەکە بەحسم کردن هەر لە شێخ محەممەد سەعیدی هەتا ئاخر بەلا لێرە فەقێ هەبوو دەرسیان پێدەگرۆ لە ئیطعامی تەعامنانیان دەخوارد بەڵام تەبعاً دوایە مەدارسی دینی کراوە حکوومەت مەنعی کرد تقریبا مەنعی کرا کە لە مزگەفتان فەقێ شتووە هەبی چوونە مەدارسی دینی و معاهدی دینی وإلا لێرە حتا ئیجازەی مەلایەن کە پێیان دەگۆ مەلای 12 عیلم ئەلەو خانەخایە دەدرا ئەمن بەبیر بە من نالم منداڵ بووم ها جاحێر بووم دوی متوسط ئەوها آخر احتیفال لێرە کرا زابط تەزنیت حاضر دەبوو حاکم حاضر دەبوو لێ قازی هەولێرێ حاضر دەبوو ئیجازەیان بە مەلایان دەدا لێرە سوعبەتیان دەکرد ئەویان دەکرد حتا ئەوی ئەم بەبیرم دێ مەلافایس ئەگەر ناوبانی بزانن ئیجازە عیلمی لێرە وەرگرت وەڵا سوودی مزگەفت چیە سوودی مزگەفت ئەوەیە خەڵکەکە دێ نوێژی لێ دەکا و تاعاتی لێ دەکا بەس ئەوەی ئەم بەبیرم دێ وەختی خۆی هەر کەسەکی لە هەولێرێ مردبا ئللا جەنازەکەیان دەهینا ئێرە لەو هەولێرێ نوێژی دەسە دەکرا ئەو دەدەیان بردە قەبرستانێ مزگەفتی وەحید بوو هەر لە چێ مردبا لە قەڵاتێ لە تەیراوەی لە هەر جێکی بە جەنازەکەی داهاتە هەولێر ئەو مزگەفتەی نوێژیان لەسە دەکرد ئەو دەدەیان بردە قەبرستانێ بەس تەبعاً ئێستا ئەو مەزالە نەما چونکە هەولێر گەورە بوو وەزعەکە گۆڕە لە ڕووی گرنگی کەلتوری ئاینی ئەم مزگەوتە چەند سوودێکی گرنگی هەبووە وەک بڵاوبوونەوەی سۆفیگەری لە هەولێر ژیانی ڕۆحانی لە کوردستان و یەکێکە لە کەم شوێنە ماوەکان کە مێژووی سۆفیگەری و شارستانەتی تێکەڵ دەکات ئەو مزگەفتە چی کۆنە مزگەفتی خانەقا مەشهورە ئەو مزگەفتە چی کۆنە مزگەفتی خانەقا مەشهورە واتە دوو مزگەفت لێرە هەبوو ئەو مزگەفتە و مزگەفتەکەی خوارێ مزگەفتی ناو قەیسەریش مزگەفتی عاجی قادری بوو مزگەفتی ناو قەیسەری ئەوەی مزگەفتی گەورە مەشهورە ئەو مزگەفتانەی کە لەو منتقەی لەو سنوورێکە خەڵک ڕووی تێدەکرد بەعام گرنگی ئەو مزگەفتە چی کۆنە مزگەفتە چی ئەوانە ئالی تەریقەتن نەقشبەندینە ئەوانە تەریقەتی نەقشبەندینە ئەوانە مزگەفتە چی کۆن مزگەفتی هەتا حالمەکان قەبرەکانیان لە ژوورەیە خانەقا کەلیمەی فارسیە خانەقا کەلیمەی فارسی ینی جێی فەقیران جێی منجە الفقراء فقراش خۆ شەرت نییە ئەو کەسەبی کە نانی نییە بخوا ئەوی طالبی علمی هەر فەقیرە ئەوی طالبی سەقافەبی هەر فەقیرە ینی داخوازی شتێک دەکا فەقیر خۆ هەر بۆ معنای نییە ئەوی نانی نییە بخوا ئەو زە لێرکوانە مەسەن ئێستا ئەمن کتاب هەیە لێرە نووسرایە بەدەست خەتی بابم لەسەری نووسرایە من كتب تملكته أنا الفقير خۆ فەقیر معناوە نییە ئیلا نانی نییە بخوا یعنی فەقیر ئیلا لۆ خوای گەورە هادی لەقلق لێرە نەبوو هادی لەقلق ئەوەل زار هەر لەو مزگەفتەی مالی شێخ ڕەشکەی هەبوو بەڵام کە لە ساڵی ئەو کە گوتمان نوێ کراوە لە شەستەکان ئەو زە هادی لەقلق خاتە ئێرە زام تاریخی ئەو هادی لەقلقەت لۆ بژێڕبەوە وابزانم من طبعا موظف بووم ڕۆژەکە عوتلە بوو ئەوزا شەشی کانون بوو هاتمە ئێرە پیاوەکە بوو لێرە مام سمایل وڵی دەبی مەتحویش بکەین پیاوەکی زۆر سادیق و ئەوە بوو خزمەتی خانەقای دەکرد بە ئیخلاسەوە دیتم مام سمایل زۆر عاجزە مام سمایل خێرە وتی وەڵاهی ئەلێرە نیشانەیان گرتیە بە کلاشینکۆف یان بە تفەنجی بزانن سلاحەکەیان باشە لە خراپە لە حادی لەقلقیاندایە دوی کەتە خوارێ یەک مردیە یەکیش مایە وەڵام من ڕاست بەخۆم حادی لەقلقەکەم سواری تڕۆمبێری کرد بمە دایرێ بەیتەرە
لەوێن دەرێ بردم دکتۆرەکانم دەناسیش شەرحم کرد ئەوانی زۆر متەئەسیر بوون وەڵام کەچی نەمایە وەڵا هەندێک تەداوی مەداویان کردی نامانەوە لە ڕێی لەناو تڕۆمبیلی ئەوی شەر مرد تەمان پاشەوی زۆر محاولات کراوە بەس تەمان حادی لەغلەقیش نایەتە جێی قەڵە باڵغ دووسێ محاولات کراوە بەس فاشیل بوو بەداخەوە ئەو ڕسمە بەێ ئەوزە ئەمن کەرامەتەشی ئەو ڕسمە دەژار بووە ئەوە قەبری مەلا هیدایەتوڵای هەولێریە لە مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی لە بەغدا شادرایتەوە بەڕاستی ئەوە نەمان دەزانی بەس دەمانزانی دەوێت شادرایتەوە لە تەنیشت شێخ ڕەزای تاالەبانی مەلا عەبدولکەریم مودەرریس خدا عافیکە لابد ناوبانگتان بیستێ مەلا عەبدولکەریم مودەرریس بە مام یوسفی نیشاندا بوو مام یوسفیش ئەمری خوای کردبوو ئێتر ئەمن ڕۆژەشی چوومە لای اعتیزاری کرد وتی من ئەوەندە دەتانم پێت بلێم لە تەنیشت شێخ ڕەزای تاالەبانیە ناتانم لەگەلت بێم اختیار بێمە ئەمنە وەختی مۆزەف بووم لە ئەنجومەنی وەزیران کوڕەکی منیش هەر لەوێ بوو ئەو من تەقاعد بووم لەو قاعی ئێستا کە پێ دەێن مامۆستا ساعد لە قاعی مامۆستا سعدی مؤتەمەرێک کرا لە بۆ وجەها العەرەب ئەشرافی عەرەب هاتن ئێرە کوڕەکەی منیش لەوێ مۆزەف بوو گوتی ئەم ڕاوەستا بووم بابە کابرایە کات گوتی حەز دەکەم تەعارف لەگە بکەم لە خۆیەوە لەو میێوانانە تامیش گوتم ئەم فلانم نەخشەبەندی گوتی نەخشەبەندی گوتم بێت گوتی ئەمنیش وەڵا تەرەدودی مەرقەدی شێخ عەبدولقادری گەیلانی دەکەم دائیمەن لەوێ مەگەر هاتێ بەغدایە سەرم بدا کە کوڕەکەم هاتەوەی لەم نیژێراوە گوتم ڕەنج ئەمن دەبی ئەوەی ببینم هاتە لام گوتم وەڵی تەکلیفەکەم هەیە دەمەوێت ئەو قەبرەم لۆ ببینیەوە گوتی سەر چاوان وەڵا قەدەرەشی تەلەفۆنی کرد گوتی قەبرەکەم دیتیتەوە دەتەوێت تعمیریشی بکەم گوتم ئەرێ وەڵا تعمیریش بکەم ئەو نەسە ئەمن نووسیم ئەو نەسە کە دەرێ هذا قبر المرحوم الملا هداية الله الأربيلي النقشبندي من مراداء من معاصري مولانا خالد النقشبندي وباني التكية الخالدية في أربيل وتم كذا أول شيء لسر ما لو بنوسا ولا زور بممنونية لو باني دروس كدو هاتيو استاذ تشكري دكم بس مع الأسف أمري خوايكت أو يكل كرامة الشيخ كان يعني أو أجا كرامة نبي تسون أو هاكو رودة دا أو شتبه بخوي لخوي الرابع بلا من دبي تعرف تلقى بكم وأي أنا أو مزقفت بجوري قانون كوقتي خوي داندرايا وصيتك أو هاي دبي كري جورا حسب أرشد أبنائه الشيخ محمد سعيدي بيت أخواني استعيم لحالتي حاضر لبندس بشفي له هوزانا كأرشد كري كاك محمدية داوا له هوزان دكين إن شاء الله بباشي دي باتسر هل وكبر دي تسر إن شاء الله نوي هوزان شر هذا بنسر أما شمو من عائلك بشتواني دبير أو داوا هيز داوا إخواني داوا بانا أو تسلسل نجورة كبلهم أما عائلي مدى توانم بلهم طبعا إن شاء الله هم عوائلي هوليري هوهايا أما همو مان هتا استا بوعد ديك هيت مال محبتك زور لبيد مان هيا يقدري منظور خوش دوي تمنى دكم أو هاي وتمنى دكم هم هري هوديري هم كردستان أو ها محبته وبرايتي خوشي لبينيان هبي سك إلا ببرايتي وخوشي اشتك دبي بغي ويه اشتك نابي خانقای هەولێر تەنها مزگەوت نەبووە بەڵکو شوێنی فێرکردنی قورئان و خواپەرستی و پەناگەیەک بۆ هەژاران و پەیوەندیدار بووە بە ژیانی ڕۆژانەی خەڵک ئەم مزگەوتە تاوەکوی ئێستاش بەردەوام دەرگای بەڕووی نوێژخوێن و خواپەرستی خەڵکی شاری هەولێر کراوەتەوە و کاریگەری زۆری هەیە بۆ شاری هەولێر